ئەو کاتتان باشاڕیان وڵی یە چەندم کرد بە نووسین پێم نەدەکرات مەوزوعەکە زۆر بوو بۆیە لەسەر ئەو دیدارەی ژنی ئاشتی هەورامی یان پێی دەڵێن چرا هەندە قسە و باس بکەین بەداخەوە ینی هەندە ئەو شتانەی کورد زۆر سەیرن چێی لە هەمویان ئزعازترە مەسەن شاناس ناوی لە خۆی نایە پەری بەرزنجی لە میدیاکان هیچ سیفەتیش پەری تێدا نییە ئەو ژناوی لە خۆی نایە چرا وەڵڵاهی مۆمیش نییە کورە یعنی هیچ نییە ڕەژوش نییە خۆڵەمێشیش نییە ئەخر بەجددیمە چرایەکە لە ژیان هاوڕێیان ئەزانین ئێمە خەڵکمان بۆ لێ هاتیە هەر شتێک بێت مادام ڕەخنەگرین چەپڵەی لولێدین لە بەرامبەر دژەکەم لە کاتێکەوە زۆر خراپە من شتە بووە مەسەلەن جارێک یەکێک لەو کادر ڕەخنەگرە توندانەی پارتی دەیگوت ماڵی بارزانی تورکن وەڵڵی هەندە شتی ئەمە ڕەخنەگیری ماڵی بارزانی بەس بەڕاستی ئەو شتە منتەقیەتی تێدا نییە خۆ ناکرێت یەکێک دوو قسەی کردووە توش چەپڕی بۆ لێ بدەیت بە نمونە دەڵێم هەندێش ئەمە ئۆپۆزیسیۆنێک بین دەبین و موزەزشی جوان مۆدێرن پێشکەش بدەین ئەگەر وجی ئەو دەسەڵاتەمان کرد هەر شتی درۆی بڵاو کردەوە چەپڵەی لولێدین کەوی ناوگەمە هیچ فەرق نییە بەهەرحاڵ من هەندێک سەرنج دەدەم لەسەر ئەو دیدارێکە پێم وایە عەیبە میدیای کوردی ئەم مەسەلەن مەبەستم هەدرەو نییە هەموو میدیاکان وەڵات چرا ئەجە خانەکەشی بۆ دادرن ماشەڵڵا چرا گەندەڵی هەڵدەداتەوە ژنێک کە لەو ئەڵمانیایی مەسەلەن شەریکی بەسیتی هەبووە هێبوویت بەخۆی دەرێ 25 میلیۆن دۆلارم هەیە بەس بەخۆی داخۆ چەندی هەبی ئاخر بەڕاستی گەندەڵی چاڵ دەداتەوە کە بەخۆی ژنی ئاشتی هەورامی بی کە ڕەمزی فەسادە یعنی ناکرێت لە پێناوی خوێنەر پەیداکردن ویژدان و مەبادێ بخێبن پێت یعنی ئەمن کە بخوێنمەوە ڕۆژنامە نووسێک بم ئەو دیدار هەست پێ دەکەم گەمەیەکی سیخوڕی مەسروریە لە ڕەخنەگرەکانی خۆی پێدەدا چرا دژایەتی ئەو کوڕێ ناوی زمناکۆیە کە زۆر باسی دەکە دەیەوێت ئەو پەیامە ینی مشکلی شەخسیەکی هەیە کێشەیەکی هەیە وەزائیدەن قسەکانی زۆر حەلەق و پەلەقە ئەمستا دێمە سەرەوەی هاوڕانە دێرێک دەرێم ناوێرم بچمەوە ئەڵمانیا بڕۆ بخوێنەوە دەبەرەوەی ساختە بە ناوم کرایە دادی من لە هەر شوێنە قەشمەریخانە هەبێ بەڵام لە ئەوروپا نییە ئیمزاش تەزویر بە ناوت کرابی و ئەنتەرپۆل لە دوود بگەڕێ بابە خۆ لە کوردستان حکوومەتە شق و شڕەکەی و قەشمەریخانەکەی مەسرور و کۆنی نێچیر و ئیدارە حزبیەکەی پاوێ لە شێت نییە یعنی بەجددیمە ئەوە لە ئەڵمانیا تەدقیق دەکرێت شادە ئیمزا تەزویربی بەتاڵ دەبتەوە ئەس باشترین شتە لە خۆت ئەو بکەیت ئەو فشەکردنە چییە ینی هەندە شتێک ئیمزای تەزویرە ئەمە جنسێ سویدیم هەیە تەزویرێک بەناویم بی دەستم داوە لە حکوومەتی سوید دەکەم بە ماوەڵاتێکی ئەوڵاتم دێ دیفاع لێ دەکە کە ئەو تاوانت بەرامبەر کرا کورە جەریمە دەکرێت کورە خەڵک قازاقچیە حکوومەتی ئەو وڵاتانە دیفاع لێ دەکا زەنۆرێوێت تاوانێک بەرامبەرت کرابی یعنی قەزم لە جێڕانەوەکەی زۆر ئەوەی ئەوە هیچ زۆر بە شان و باڵی مەسرور هەڵدەدا و دەڵێت ئەوانە ئاگیان لێ نیە گەناوانە ئەدام دەکەن و کاک مەسرور و بابە کەسی لەو لای دەرێ دزی نەوت دەکرا لۆ ئەو کابرایە سەروەر پێداوی و ستێرێک تێڤێ ئێبدادی من هەموو کەس ئەتوانێت یەقی زیرەک بی یەقی زانیاریت سەروەر پێداوی مەسئولی هەموو سەرپەرشتی ستێر گروپی مەسرور بارزانانی دەکات ستێر گروپی مەسروریە یعنی ئەو قسە حەلەق و بەلاقە چێ دەتەوێت لەو وێنەیەکی مەسرور بدەیت برێ بەرتیلەکە دەدەم بۆ ئەوەی ڕزگارم کە لە کێشەیەک یان نازانم گەمەیەشی سیاسی ئەگەنا سەروەر پێداوی تاما سپار لە پار سەروەر سەرپەرشتی ستێر گروپی کۆمپانیای مەسرور بارزانی دەکرد ئەڵێ ئاشتی هەورامی کەسێکی زۆر زیرەکە لە ناوتە کەچی لە چەندین پەرەگرافدا ئەڵێ فێڵ لە ئاشتی هەورامی دەکرا لە کوردستان تەزوی گەمەیان پێ دەکرد باشە ئەگەر ئەوەندە زیرەک و عەبقەری بوو لەو فێڵی لێ دەکرێت لە هەمووی خۆشتر کورە زۆر کۆمیدیە دەرێ هەرچی دۆسەی نەفتەیە وا لای منە تو چی بەجددی
دۆستی نەفت ئەمە بە ئاشتی و جانتاکەی تێنەبوونەوەی تو ینی ئەوە چ مەهزە لەکە چ جێڕانەوەیەکە لۆ ژنێک کە ئینسانێک لە قائی لەگە بکە بڵێ وەڵی هەموو دۆستی نەفت لەکنە منە بڕۆم بخوێنەوە هاوڕێ ئەخر کو دەبی دۆستی نەوت لەکنە تووبی لەکەن تا بەجددیمە یعنی ئەو قسانەی دەکەی هیچ شتێک ناگرێتەوە بێت هاوڕێیان عەقم نییە لەسەر ئەوەی نەوشیروانی 35 ملیۆن دۆلارەکانی نەک لەبەر ئەوەی بەختی خۆشی ئاشتی هەورامی قسەیەکی کرد لەسەر نەوشیروان مستەفای هاوڕێیان بۆ زانیاریتان نازانم گوتی گوایە داوای شەریکەی ئەوەیە بیرە نەوتیان کردێتەوە ئەو دەمی قسە و باس هەبوو لە کە نەوشیروان بە پارێزەری گوتی شکایەتی لێ بکەن ئەوە هەندێک کەس لە بیری مایە بەس نەوعی جێڕانەوەکەی کە دەڵێ زۆر مەحزە لێیە ئەڵێ وەڵا پارتی جوابی لە بۆ ئاشتی هەورامی ناوی 35 ملیۆن دۆلاری بدێ وەزارەتی دارایی هەیە بە جددیمان دەشتێ نەک وەزارەی سامانێ سروشتەکان دەرێ بەو شەوە ئاشتی هەورامی بە من چاوی لە من قسان گوتی چرا بزانە هەندە پارەی لۆ پەیدا ناکەی لە وەزارەت هیچ پارە نییە دەرێ ئەمیش وەڵی لە بازاری گەڕام هەندە پارەم لۆ پەیدا کرد و دامێ یعنی ئەوە نیشانی کورە زۆر خۆشە ئەو نۆعە چیرۆک جێڕانەوە زۆر مەهزە لێیە یعنی تخوا معقولە ژنێک لە جیاتی هەموو حکوومەتی هەرێم و دەستگای دارایی پارتی بچی لە بازاری 35 ملیۆن دۆلاری پێکۆبتەوە حەقمان نییە نەوشیروانە ئەمرە زەیدا چ قەشمەری خانەکە لەو جێڕانەوەیدا ئێوە من باز لە درۆیەکان دەکەم مەگەنە ڕاست دەکە گۆڕان و هەموو حزبەکان پارەیان وەگرتیە بەس ئەو نەوعی جێڕانەوە لە 35 ملیۆنەکەی زۆر نامەنتەقیەت تێدایە زۆر قەشمەریکردنە بە وشە بەد ئەوە ینی تخوا معقولە ئاشتی هەورامی چاولەوەی بخیبری ئاشتی چرا بزانە هەندە پارەی لە بازاری ئەتوو لە من زیاتر ئەوە تێ لۆ کۆ ناکە ئەوش لە ناو بازاری و دەڵاڵ و دەوڵەمەندەکان 35 ملیۆن دۆلاری خرکتۆ باش ئەوە چ حکوومەتەکە چ دەڵاڵ خانەکە چ قەشمەری خانەکە یعنی ئەگە چیرۆکەکە 35 ملیۆن دۆلارەکەش پارتیدا پێیگوت بن بەس نەوەی پەیداکردنەکەی نیشان دەدا وشەکە درۆیە یان زۆر خۆشە ینی من حەقم لەوەی عەلیش نیانی دیئۆکو دیفاعی بەس نەوعی جێڕانەوەکە ئەلە وەڵای عەلی لە لەندەن عەلی حەمەد ساڵح وەڵا داوای کردیە لەگە شەریکە چینەوت ئاشتی هەورامی دانیشتن کردیە 120 کیلۆ عەلی 170 لۆ حکوومەت ئەوە شەریکە بەریتانیەکە 100 لە بۆ حکوومەتی هەرێم دەرێ لۆشی کردیە یعنی 190 لۆ ئەوان بی 100 لە بۆ حکوومەتی هەرێم ئیژاخۆ چەندی لە بۆ ئاشتیش بووە یعنی بۆ پەینی چیمیایەکە هەیە تەمسیلەکە ئەوەندەکە بدرێ یعنی تخوا منطقە یعنی 120 لۆ عەلی 170 لۆ شەریکە بەریتانیەکە و 100 لۆ حکوومەتی هەرێم بیت یان دەرێ ئەم لەگە ماڵی بارزانی لاکەم ئەوەندە خۆش بووە بە کچی خۆمیان دانایە و مەنسوور زۆر لێم تووڕە بووە کە مێردم بە ئاشتی کردیە بە جددیمە ینی ئەتکو ئەو علاقەت بۆ کچیت کەی کورت ناگاتە ناو قۆڵایی ماڵی بارزان تکو گەیشتیە هەندە جوانی ینی بەڕاشکای خۆ من ناڵێن جوانی ئینسان ئەوەیە بەڵام یعنی ماڵی بارزانی ژنێک زۆر جوان بێوجە بەڕاستی لە چادەوروبەری دەخولێنەوە ئەتو ملیۆنێر نەبووی ناوەڵ ئەگەر بە دزی نەبی کوبیە ملیۆنێر باشە سیاسێکی گەورە نەبووی سیخڕەکی گەورە نی ئەوانە مالی بارزانی خردەکانەوە بەس پێم برێت کو مەنسوور ئەوزە لێش دزبوونە مێردی بە کوڕیوان نەکردێ لەو سلێمانی کوڕیوانیش چێ کەسێکی سلێمانی کە ماڵی مەسعودی ئەو شتانە ینی ئێستا نێچیر خەڵکی دایکی لە سلێمانیە بەس مەنسوور نیتی هاوڕێن هەتا یعنی ئەدوو وەرە سەیری ئەوەش بکە ئەڵێ وەڵایی سێ مانگ نامای چاتی لۆ دەکناردم ئاشتی زەواجە نەو تاویەکەیان وەڵایی ئەمن سەیرم نەدەکرد دوایە پلکم دیتی ئەتو سەیری جێڕانەوە یعنی کو قەشمەری بە میدیا دەکا ناکرد هەریەکە قسەی کرد ئەم بیکەمە دیدار و بڵاوی کەمە ئەو میدیای کوردیش و ئەبا گرنجەوە دەدا تۆ بەس سەیری ئەو چیرۆک وەڵایی ئەمن گاڵتەم بە مێردکردن دەهات بەقەت بابیتی بابیش نەبی باپیریش نەبی بەقەت بابیتی ئاشتی هەورام وەڵا ئەخی مەسیجی دەنار 3 مانگان جوابم نەداوە تەمەشاشم هەندە نەدەکرد وەڵا دوای ئەوە
لە ماری پورم بوویمە پورم جواب دەوتە تو چێوتی ئەستا تەلەفۆن دەکەم و نازانم چوو بەرحاڵ با بێنە سەر زەواجەکەی دەرێم هیچ خۆشم نەدەویست بەقەت ئەوەش بووە بەڵام کاتە داخوازیم داکەم پێگوتی و عیب ناکێت و بەقەت با پیر تاتێ داخوازی دەرێ ئەویش ڕەنجی سۆر هەرگەڕا ئەمیش زگم پێسووتا گوتم با مێردی پێ بکەم زژی پێسووتایە زۆر داچی خراپیشکانە تخوا معقولە یعنی ئەو جێڕانەوە هەیە تۆ بیکەی بە بابەتێک یعنی یەک پەرەگرافی تێدایە ئەتو جملەی مفید بیان حەلەق و بەلەق بی وەڵا لە داچی خراپیشکانتەوە زجی پێسووتایە دوای 4 مانگان هەستی پێکردێت چ غەڵەت ینی قەز لێرە ئەو هەموو قسە حەلەق و پەلەقە کە لێکتری نایێتەوە ئەخ بەڕاستی میدیای کوردی دەبی ڕێز لە خۆی بگری هەموو کەسێکی هەندێ نییە و وردبی و ناکرێ احتیمام بێت کاکە ناکرێت یەکا دوو قسەی لەسەر ئەو دەسەڵاتە گەندەڵە کرد با ڕەقەمەک بوو بێ ڕۆژێک لە ڕۆژان و ئەو ژنە سەدان کەتنی کەی جاریکە پاراسن لەیدایە نانی ئەزیەتیدا لە ڕسوای کردی مەسعود مداخەلەی کردیە نازانم لە تورکیا تەقی ژنێکی بە گۆبەندە تۆ بێی وەکو سەرچاوەیەکی گرنگ احتیمامی پێ بدەی یعنی هەر درەو نییە ئەمیدیاکانی کەش احتیمامی پێ دەدەن ئێکاچی من وەڵی دەبی سوقل بگەڕێتەوە لۆ نووسین لۆ ماڵپەڕ یعنی ئەم بەڕاشکایی بڵێم لێرە هاوڕیانە بۆ یەکشتمە من زۆر شت لە شوێنی کە بڵاو دەکرێت و بەم لەم نیشتانە من بۆ خۆم بەس بەربرسم لە پەیجەکەی خۆم بەربرز نیمان دەشت بڵاو دەکرێتەوە لەو هاوڕێ دۆستانەی من بێزم لێ دەبتەوە جاری وە هەبووە یان غەدر لە خەڵک کرایە من لە پەیج و بەر ئەوەی خۆم ئەکاونتی خۆم بەربرسم یعنی ناکرێ هەموو شتێک بڵاو بکرێتەوە سە بەنمونە دوێنێ ئەو شتەی ئاڵا تاالەبانی یعنی دۆبلاز کرایە دۆبلاز خەڵک بە کەیف خۆی داڕزە کەچتە سەری و ئەمنیش ئەو شتم بڵاو کردو دەرێم کاکە ئەوە دۆبلازە کە چار خەڵک قسە بە ئاڵا کاچی من وەڵاهی زۆر سەیرە تێکست بخوێننەوە کورە عراب قسەشی جوانی هەیە دەرێ فەهم السؤال نصف الجواب ئێکاکە بە جددیمانی شتێک کە دەنووسرێ بخوێنەوە بە وردی یعنی لایک مەکە کاکە لایک یعنی تەئید دەکەی ئەوە کوڕێکی نەخۆشەیە جار بەجار قسە بە ئێمە دەڵێ هەندێک برادەر هەم زۆر ئەمنیان خۆش دێم دەزانم کەچی دەستخۆشیان لێکردو ئەوەی تێکستەکە ناخوێنەوە یان لایک دەکە کاچی من ینی ورد بن ورد ئەخر خەڵک بە جددی ینی ئەو نیشانەی دەبەنجیت پیشان دەدا خەم بەڕاستی هەموو تێکستەکەی هەندێ نییە ئەوە لۆ نوکتەش برێم من دوو جار داوام کردم کاکە چێ ڕەخنەی لە من هەیە چێ ڕەخنەی لە من هەیە ئێ باشە بابێ ڕەخنەکان لێ بگرێبی و خۆمان ببینین ئەمە خۆمان نابینین هەندە بڕوا بکەن هەردوو جار خاسن جاری یەکەم نزیک 300 کۆمنتات هەر هەمووی مەتعوسن ئەم ئێکاکەم پێویستم بۆیە ڕەخنەم لێ بگیرێ بە زمانەشی جوان پێم بڵێن ئەوت کەم و کورتیە ئەوەت بەرزیە ئەوەت نزمیە بەنمونە قەزم لەوەی دێزێت خەڵکی مە جملە دەبینی بەڵام لەو جملانە زۆر گرنگە ورد بیەوە و من دووبارەی دەکەمەوە عیبە ئینسان ڕۆژنامەنووسی کورد هەموو کەس بکاتە ڕەقەم بکاتە دیدار بکاتەوە ینی سنگ نەک لە بۆ ئەوە دابنێ سنگ لە بۆ وشەی کوردی دیارە ئەمەش تووشی غەڵەت دەبین کەم و کورتی دەبین دەجوڵەی مەسەن دابنیشی لە ماڵەوە وەچ ئەو شاعیر و ئەدیبانان 2 ساڵ جارێک شاعرە کردو دێ و ڕۆمانە کرد هیچ غەڵەت ناگەی بەڵام بە جددی عیبە ئەتوبێی بە خۆت بری ڕۆژنامەنووسی پرۆفشناڵ ژنێکی وەکو چرا فەندی ئەو گۆبەندە بکەوێ ناو گەمەکەشی قەت ناکەی هەمومان ئیسفادە لەو گەمەسی خوڕیانە دەکەین بەس ئەو هەم قسە حەلەق و بەلەقەی بڵاوکەیەوە وەڵا زگم بە ئاشتی هەورامی سوڕاوە دەسووتەوە بۆیە مێردم پێکرد وەڵا من ناوێرم بچمەوە ئەڵمانیانی لەبەر ئەوی تەزویر بە ناوی من کرا بابە وەرە لە ئەڵمانیا وەرەم گرنتی دەدەمێ دەدبەمێ پۆلیسی ئەڵمانیا ئەگەر تەزویر و بە 1 دقەی بەربەراعەتت لۆ دەرەچی ئەسڵەن دەتوانی شکایەت بکەی لەوانە لە ئەڵمانیا کە تەزویریان بە ناویتی کردیە بەرحاڵ ئەوڕیان هەرویستم ئەندێ لەو سەرنجانە بدەم لە جیاتی نووسین زۆری دەبوو دنیایەک ڕێس